بەمەبەستی بەدواداچوون بۆ دۆخی یەکێک لە مامۆستاوانە بێژە دوورخراوەکانی سنووری پارێزگای سلێمانی ناوەندی شارم بەرەو گەڕەکی جەلەوەی ناوچەی مێرگەپان جێهێشت. جیاوازی چیرۆکی ئەو مامۆستا ئافرەتە سەرنجی ڕاکێشاین تا لە نزیکەوە بەسەری بکەینەوە بزانین چی وای کردووە ئەو مامۆستا خاوەن پێداویستیە تایبەتە لە بری دامەزراندن دوور بخرێتەوە. گەیشتینە گەڕەکەکە و مامۆستا شەیما و خانەوادەکەیمان بەسەر کردەوە. ئەویش خەم و خەفەتی ساڵێک دابڕانی لەوانە وتنەوەی بۆ هەڵڕشتی. ئەبێ وانە بێشتی لە دڵابێکە ساڵێک دوای 4 ساڵ خزمەت بنێردرێتەوە ماڵەوە بڵێ میلا کاتۆ دەشوێنێت ئیتر تۆ بڕۆ. لە کاتێکدا من مامۆسایەک بووم لەو مامۆسایانەی کە زۆر چالاک بووم لە مەکتەبەکەم زۆر چالاکیمان بووە خزمەتی کردی پەروەردەم کردووە بەڵام دوای 4 ساڵ خزمەتم نردیانمە ماڵەوە چەندان جار قسەم لەگەڵ کردوون هەڵەن شاغر نییە. مامۆستا شەیما دەڵێت لە زگماکیەوە گرفتی تەندروستی هەیە بەڵام بەهۆی وانەوتنەوەی زۆر و هاوکاری نەکردنی بەڕێوەبەری پەروەردەی سنوورەکە تووشی سەوەفان بووە و بەو هۆیەوە گرفت بۆ ڕێکردنی دروست بووە. شەیما پەیامی توندیشی بۆ وەزیری پەروەردەی هەرێم هەیە و دەڵێت وەزیری پەروەردە کە خۆی زۆر بە باش نیشانداوە بەحسا خەمخۆری وانە بێژانە من چەند دەمێکە لەوەتی ئەم ساڵ نامەم بۆ ناردۆ پێم و تۆ مامۆستا لە چ دۆخێکم بە بۆنەی دانانەوەم قاچم چۆنە پێویستمە ئەوەی دانیەمەوە و ئەوە سێری نامەکانی کردووە 20 دەبێت نەیکردایەوە ئەڵەم سەریقاڵ بوو و نامەکەی نەکردوێتەوە نامەکانی کردوێتەوە سێری کردووە وەڵامی نەداومەوە واتەها حسابت بۆ ناکەم ئەومانەی ئەواگەیەنە کەواتە لای کەسیکە با خۆی شەریف دەرنەخە. نوێنەری مامۆستایانی وانەبێژ دەڵێت دۆخی مامۆستایانی دیکەی وانەبێژ زۆر لە مامۆستا شەیمای دوورخراوە باشتر نییە لەبەر ئەوەی وانەبێژان بە ناچاری لەگەڵ کار و پیشەی مامۆستایەتی سەرقاڵی کاری دووە من تا بژێوی ژیانیان دابین بکەن. وە زۆرێک لە مامۆستانی دیکە لە پاڵ پیشەکەیاندا پیشەی دیکە دەکەن. مامۆستای وانەبێژ هەیە دوکانی مریشک فرۆشی دەکات، مامۆستای وانەبێژ هەیە عەرەبانەی پێیە، مامۆستای وانەبێژ هەیە خەریکی کاری دوکاناریە، مامۆستای وانەبێژ هەیە خەریکی کاری دەستگێڕیە، مامۆستای وانەبێژ هەیە بەدەیان پیشەی دیکەوە دەیانەوێت ژیانی خۆیان مسۆگەر بکەن چونکە دەزانن کە وانەبێژی ناتوانێت ژیانی خۆی پێ دابین بکات. لە هەرێمی کوردستان زیاتر لە 35,000 مامۆستای وانەبێژ هەن و ژمارەیەک لەو ڕێژەیەش بە ناوی ڕێخستنەوەی میلاکات دوورخراونەتەوە یان بۆ ناوچە دوورودەستەکان نێراون. هەیانە نزیکەی 15 ساڵە وانەبێژە و حکومەت ڕاژەکەی نەکردووە بە هەمیشەیی. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.